ساڵتان لەبێت بینەرانی کورتسات نیوز منە ڕۆتۆفی خم ئەڵخێمشەی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر سەردانەکەی سەرۆکۆماری عێراق بۆ مووسڵ کە لەگەڵ ژمارەیەکی زۆر لە وەزیرەکانی حکوومەتی عێراق سەردانی شاری مووسڵی کرد و لە کێشە و ژیر و گرفتەکانی سەرجەم مووسڵی کۆڵێەوە کە لە دوای شەڕی داعشەوە هەمومانەزانین مووسڵ بە قۆناغێکی سەختە تێپەڕی بەڵام لە ئێستادا دوایەوەی کە سەرۆکۆمار سەردانی و شاری کردووە ئاماژەی بۆ داوە کە پێویستە لە سەر ئاستێکی باڵا خزمەتی سەرجەم مووسڵ بکرێەوە ئاوادانی بۆ شارە بگەڕێنێتەوە و خزمەت گوزارێ گشتیەکان لەو شارە فراهم بکرێت و دام و دەستگاکانی کە زەرمەند بوون لە ڕابردوودا بۆی شەڕی داعشەوە ئاوادام کرێتەوە و ئەو ناوچانەی کە بەهۆی شەڕی داعشەوە زەرمەندی گەورە بوون بامان شێوە ئاوادام کرێتەوە گریجەم سەردانە لە ئێستادا خۆی لە چیدا دەبینێتەوە سەرۆکۆمار پەیامەکەی بۆ مووسڵ و خەڵکی مووسڵ چی بووە پێشوازیکردنی هاوڵاتیان و هەروەها نەتەوە جیاوازەکانی مووسڵ بۆ سەردانەکەی سەرۆکۆمار چۆن بووە گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم بەڕێز غیاسوورچی و تەبێژی مەڵبەندی نێنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە شاری هەولێر لەگەڵمانە هەروەها بەڕێز ئەحمەد زەیدی چاودێری سیاسی کە لە مووسڵ لەگەڵمانە بەخێر بن سەرەتا لە بەڕێز ئەحمەد زەیدی دەست پێ یەکەم وەکو چاودێری سیاسی کە لە مووسڵ لەگەڵمانە بەڕێز ئەحمەد زەیدی ئەمانەزانین سەرۆکۆماری عێراق سەردانیشی گرنگ و مێژووی بۆ شاری مووسڵ ئەنجام داوە لە ئێستادا ئەم سەردانە بۆ مووسڵ و بۆ خەڵکی مووسڵ گرنگی لە چیدایە؟ نعم بالبدء أشكركم على الاستضافة طبعا كان بۆ میوانداریکردنم لە ڕاستیدا سەردانی جەنابی سەرۆکۆمار بۆ پارێزگای مووسڵ سەردانێکی مێژوویی بوو لە ساڵی 2023 و تاوەکو ئەمڕۆ سەردانێکی وا نەبووە و سەرەتای هاتنی سەرۆکۆمار بۆ شاری مووسڵ و پاشان چاوپێککەوتنی لەگەڵ پارێزگاری نینەوا و یاریدەدەرانی پارێزگار و پاشان سەردانی زانکۆی مووسڵی کرد کە ڕوبەڕووی قێزەمەترین و خراپترین و گەورەترین تاوان بەوە لەو کاتەدا کە داعش دەستی کرد بەسەر شاری مووسڵدا و جەنابی سەرۆکۆمار ئاماژەیدا بە ڕۆڵی دکتۆر قسەی ئەحمەدی سەرۆکی زانکۆی مووسڵ و هەروەها باسی لەوە کرد کە ئەم زانکۆیەکی دێرینەوەیکە کە لە زانکۆ گرنگەکانی عێراقە لە ڕووی پێگەی زانستیەوە و هەروەها باز لە زیانەکان کرد کە بەر کتێبخانەی زانکۆی کتێبخانەی زانکۆکە کەوت کێکێکە لە گەورەترین زانکۆکان نەکرد عێراق بەڵکو ناوچەکە کە چەندین کتێب و نووسراوی مێژووی تێدایە بەڵام داعش لەو کاتەدا کە شارەکەی داگیرکردە ئەو کتێب و نووسراوانی دزی و ئەوان تریشی سووتاند یەکێک لە وزگەکانی تری سەردانەکەی بریتی بوو لە سەردانیکردنی خانەی بەساڵاتچوان و خانەی بێدایکان و باوکان و هەروە سەردانی مزگەوتی ئەمیری کرد و هەمووانیش دەزانن کە هەمووانیش دەزانن کە سەرۆکی ڕێکخراوی داعش کاتێک وتارەکەی لەو مزگەوتە پێشکەش کرد ڕایگەیاند کە ڕێکخراوەکەی پەل دەکێشێت نەک لە عێراقدا بەڵکو لە هەموو جیهانیشدا لەبەرەوە ئەتوانین بڵێن کە کۆمەڵێک وڵات کۆشش دەکەن و کار دەکەن بۆ ئەوەی زانکۆی نووری دووبارە نۆژان بکەن و هەروەها سەردانی یەکێک لە مۆزەخانەکانی شاری مووسڵی کرد و دواتر سەردانی ناوچەی دارستانی گەشتیاری کرد و لە هەروەها چاویشی بە ڕسپیانی هۆزەکان کەوت و ئەگەر ڕێگاشم بدەی ڕکەمێک ڕاشکاوانە قسە بکەم پامێکی هەبوو کە سەرۆکی هۆزەکان و ڕسپیانی هۆزەکان پێشکەشی ئەویان کردە بۆ نمونە ناوچەی خازرمانەیە کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری مووسڵ هەندێک لە سەرۆکۆزەکان باسییان لەوە کردە کە نزیکەی 11 گوند لەو ناوچەیە تاکو ئێستاژە و هێزانەی کە لەوێن ڕێگان نەداوە کە گوندەکان ئاوادان بکرێنەوەوانێ و خەڵکی بگەڕێنەوە بۆ گوندەکانیان لەبەرەوەی ئەو هێزانەی کە لەوێن ڕێگەیان گرتووە لەوەی کە خەڵکی بگەڕێنەوەوانێ بۆ سەر حاڵ و ماڵی خۆیان و زیاتی خۆیان و لەوێ کەمپێکیان دروست کردووە
و ئەو هێزانەی کە لەوێن و ناوچەکان کۆنتترۆل کردووە بە دوای ئەوە کە دەستکەوتی سیاسی و حزبی بەدەست بهێنن چونکە خەڵکی ئەو گوندانە لە ئێستادا لە کەمپی خازر نیشتە جەنگ کرد دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری مووسڵەوە بۆیە داوایان کرد کە ئەو خەڵکە بگەڕێنەوە بۆ زیێدی خۆیان وە هەرچەندە چەندین جار ئەو داوایە بەرزکرایەوە سەر کۆماریش لەلایەن خۆیەوە بەڵێنیدا و پەیمانیدا لە بەردەم هۆزارە بێکاندا کە کۆشش بکرێت و هەوڵ بکرێت و هەماهەنگی بکرێتە لە نێوان حکوومەتی مرکزی و حکوومەت یارمی کوردستان بۆی کە ئاوەرەکان بگەڕێنەوە بۆ زیێدی خۆیانە ئەو کامپە ئەتوانی بڵێن کەمتر لە کیلۆمەترێک دوورە لە گوندەکانەوە لەبەر ئەوە خەڵکی خازر داوا دەکەن و داواکاری بەرز دەکەن و بەڵام کەس نییە وەڵامیان باتوانێت لەبەر ئەوە نیشانەیە کە بەڵگەیەکە لەسەر لاوازی حکوومەتی مرکزی و سەر کۆماریش کە بە هاوڵی کۆمەڵێک وەزیر هاتبوو لە نێویشیاندا وەزیری کۆچبەران ئامادە بوو بەڵێنیاندا پەیمانیاندا کە دەستپێشخەریان هەبێت لەلایەن سەر کۆمار بۆەوەی کە ئاوارەکان بگەڕێنەوە بۆ زیێتی خۆیان و بگەڕێنەوە بۆ شوێن شەجێبوونی خۆیان لە گوندەکانیان هەروەهەیەکێک لە سەر کۆزەکان لە پارێزگای نینەوە باسی لەوە کرد کە هەندێک گوندی تریشان لە بەعاجە کە تاکو هێستا ئەو چەند هێزەی کە لەوێن یا هێزانەی کە لەوێن و سەر بە پارتێکی کوردین ڕێگای نەداوە خەڵکی بگەڕێنەوە بە زیێتی خۆیان سەر کۆماریش دووبارە بەڵێنیدا و پەیمانی ئەوەیدا کە لە قۆناغی داهاتوودا ئاوارەکان بگەڕێنەوە بۆ زیێتی خۆیان و کۆتایی بەو دۆسیە بهێنرێت هەروەها لە میانەی قسەکانیشیدا ڕایگەیان کە لە قۆناغی داهاتوودا هەڵمەتی ئاواداکردنەوە دەست پێ دەکاتەوە ماف دەگەڕێنرێتەوە بۆ خەڵکی نینەوە هەندێکیشان باسییان لە کۆمەڵە بابەتێکە کرد کە پەیوەندی هەیە بە حکوومەتی بەغدادەوە وەکو دۆسی قەرەبووکردنەوەکان دۆسی بێسەر و شوێنەکان و دۆسی ئەمنی و کۆتایی هێنان بە دۆسیەی ئەو پارە زۆرانەی کە زیاتر لە 33 میلیۆن دیناری عێراقیە و هەروەها پرسی لێپرسینەوە دادپەروەری سەر و کۆماریش بەڵێنی ئەوەیدا کە ئەو دۆسیانە یەکلایی دەکرێن و لە قۆناغی داهاتووە زۆر باشە سپاس بەڕێز زەیدی دێم و خزمەت جەناب بە تایبەتی بۆ ئەو پێگەی کە سەرۆکۆمارێتی لە ڕووی دەستوریەوە کە پارێزەری دەستورەوە بە بێ جیاوازی ئەو ینی سەیری هەموو ناوچەکانی عراق دەکاوە سەیری هەموو هاوڵاتیان دەکات دەبێت خزمەت بکرێن دواتر دێمەوە بۆ خزمەتە بۆ هەندێک پرسیاری دیکە لەو بارەوە بەڕێز کاغیاز دووبارە ستاوت لێبێ ینی ئەمڕۆ سەرۆکۆماری عێراق ینی دکتۆر لەتیف ڕەشید سەردانێکی گرنگی ئەنجامداوە بۆ مووسڵ و ئەرۆکو بەڕێز زەیدی ژاماژەی پێدا ینی لەم سەردانەدا کۆمەڵێک چاوپێکەوتی گرنگی ئەنجامدا و هەروەها چووە کۆمەڵێک جێگای گرنگ کە زەرمەند بوون لە شەڕی داعشە و هەروەها کۆمەڵێکی زۆر لە سەرۆکۆزەکانی بینی و کەمانەمووی معاناتیانەیە پێ دوایە پەیامی سەرۆکۆمار لەم سەردانەدا بۆ نینەوە و بۆ خەڵکی مووسڵ و بۆ پێکاتە جیاوازەکان بەگشتی خۆی لە چیدا دەبینێتەوە؟ مەڵێ زۆر سپاس بۆ ئەم میوانداریەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ تەماشەوانانی بەڕێستان و بۆ کاک ئەحمەد زەیدی دۆستی دێرینم بەڵێ دیارە تەمان وەکو کاک ئەحمەد زەیدیش ئاماژەی پێکرد دەتوانم بڵێم لە ساڵی نۆهەتەکانەوە پێش ڕوخانی ڕژێمی بەعەس و تاکو ئێستا ئەمە یەکەم سەرۆکۆمارەکە سەردانی پارێزگای نیناوە دەکات بەڵێ لەو کاتێک کەشتێک کە لە ناو ئاوی دزلا بڵێن غەرق بوو نقۆم بوو چەند بڵێن کەسێکی تیاچوو لە خەڵکی مووسڵ بەڕێز دکتۆر بەرهەم سەردانی مووسڵی کرد بەڵام سەردانەکەی تەنها بە بۆنەی ئەم ماتەمینەوە بوو سەرخۆشی لە کەسوکاری ئەم بڵێن قوربانیان نەبوو بەڵام تا ئێستا وەکو بڵێ کە لە ڕووی مەدانەوە کە سەرۆک کۆمارێک یان حتا سەرۆک وەزیرانێکی سەرۆک وەزیران هاتوون بەڵام بە نهێنی و یان چاویان نەکەوتووە بە چین و توێژەکانی پارێزگای نیناوە بەڵێ ئەمە بە سەردانێکی مێژووی دەزانم هەرچەندە ئەمڕۆ پارێزگاری نیناوەش کە خۆشم لەوێ بووم باسی لەوە کرد گوتی ئەمە سەردانێکی مێژوویە بە دەربارەی پارێزگای نیناوە چونکە پارێزگای نیناوە دەتوانم بڵێم کە هەتاکو ئێستا هەندێک خەڵک استراتیجیەت و بڵێن جیوگرافی ئەم پارێزگای نیناوە نامۆیە لا یان ئاگادار نیە لێ پارێزگای نیناوە ئەمڕۆ دووەم پارێزگا لەسەر ئاستی عێراق و ژمارەی دانیشتوانی نزیک بووتەوە لە 4 مەلیۆن و پارێزگای نیناوە دەتوانم بڵێم عێراقێکی بچووکە هەموو نەتەوە و ئاین و ئاینزا و پێکاتەکانی تریتیایە جا ئەمە خصوصیەتێکی تایبەتی خۆی هەیە و دووبارەش دووەم خاڵیش ئەوەیە کە پارێزگای نیناوە
تەخت و وێران کرابوو ینی شارێکی بڵێن یان شارۆچکەیەک یان سنتەری شار دارێکی بەردێکی لەسەر بەردێک نەمابوو هەمووی تەخت وێران کرابوو لایەن داعش و پاشەوەی کە ئازادیش کراوە ئەوەی ماش بوو کە بڵێن هەمووی تێکچوو دیارە خەڵکی مووسڵ بە کوردەوە بە عەرەبەوە بە کلد و ئاشور و سریان و بڵێن لە ئاینزاکانی وەکو شیعە و سنە و پێکهاتەکان وەکو عەشیرەتەکانی کاکەی و برایانی شەبەک و تا دوایی هەر هەمویان چاویان لێە ئەمڕۆکە کە فریات ڕەسێکیان بۆ هەڵکەوێتن بۆ ئەوەی دووارە خەڵکەکە بگەڕێنێنەوە شوێنی خۆیانەوەی کە ئاوارە ئێستاش نزیکەی 200 بۆ 250,000 هاوڵاتی شاری مووسڵ لە کەمپەکانن جگە لەوانەی لە ناو شار و شارۆچکەکانی تری عێراق و هەرێمی کوردستاندان یعنی بە پێیا و داتای لە دەستمدایە پێشەوەی بێمە ستۆدیۆکانیشتان لەگەڵ هەواڵێک باسم کرد لە کۆچ کۆچبەرە نزیکەی 600,000 هاوڵاتی مووسڵ تاکو ئێستا لە ئاوارەیدا دەژین و زۆربەی هەرە زۆریشان کوردی ئێزدین جاهاتنی بەڕێزیان ئەمڕۆ دیار بوو کە سعات سێ پاشنیوەڕۆ کۆبوونێکی لەگەڵ هەموو پێکاتەکانی مووسڵ کرد کەسایەتی ئاینی بڵێن سەرۆک عەشیرەتەکان نەتەوە جیاجیاکان مەزهبە جیاجیاکان تا کۆتایی بڵێن پەیوینێکی چڕ و پڕ لە نێوانیان کرا بەڵام بەڕێزیان کاک دکتۆر لەتیف بەڵێنی پێدان چی لە توانای دابێتن بە زووترین کات هەوڵ دەدا بۆ گەڕانەوەی ئاواران و قەرەبووکردنەوەیان جا ئاوارەکان سبرانی کوردی ئێزدی بن کوردانی تر بن حتا برا عەرەبەکانیش ئەوانەی کە بڵێن دەستیان لەگەڵ تیرۆر نەبووە یان خەڵکانێکی تر دەستیان لە شوێنەکانی ئەوان کردەوەی تیرۆریستیان ئەنجام داوە بڵێ وەکو ئاماژەتان پێکرد تاکو ئێستا نەگەڕاونەتەوە ئەمە نابێ هەمووی بگەڕێنەوە و هەمووش دەستی خزمەت گوزاریان پێ بگاتن بەڵام ئەوەی لە هەمووی گرنگتر توانم بڵێم سەردانەکەی خۆی ئەمڕۆ سەردانی زۆر لە کەنیسەکانی کرد کەنیسانی برانی کریسیانەکان کە ئەم کەنیسانە کاتی هاتنی داعش هەمووی تەخت و وێران کرابوون ئێستا بەشێکیان نوژەن کراونەوە بەشێکیان وەکو خۆیەتی و ئەمەش بۆ جێ دڵخۆشی مەسیحەکانی دەشتی نینەوە بە تایبەتیش قەزای حەمدانیە و ناحیەی بەرتڵە بەڕاستیانە من نزیک بووم لە چاو پێکەوتنەکان و لە سەردانە و لە گەشتەکەی ئەمەی ئەمڕۆ کە بەڕێزیان ئەم گەشتانە و ئەم سەردانانە و ئەم جەولاتانەی کردنەوە پارێزگای نینەوە جێ دڵخۆشی هەموو نەتەوە و کەمەنەتەوە و ئاین و ئاینزاکان بوو بەڵێ ئێمە تەمان ئێمە شوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە مەڵبەندی حوتی نینەوەمانەیە ئەمەش لە لای خۆمانەوە بە هەندی وەردەگرین ئەم سەردانەی بەڕێزیان چونکە پێشتریشە من ڕاشکاوەنە دەڵێم هیچ هەر سەرە کۆمار هیچ بڵێن نوێنەرێکی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بە تایبەتیش لە حزبەکەی خۆم کە کادرێکی پێشکەوتویەکی نیشتیمانی کوردستانم بەم شێوەیە سەردانی پارێزگای نیناوی نەکردووە وەکو ئاماژەم پێکرد تەنها بەڕێز دکتۆر بەرهەم هاتووە بەڵام ئەم حالەتێکی کە عەرە پێڵەن حالەتێکی قاهرە بوو واتە حالەتێکی نەخوازراو بوو بەڵام دووبارە بەڵێ ئەمەی ئەمڕۆ منیش دووبارەی دەکەمەوە سەردانێکی مێژووی بوو کەواتە سەردانەی بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید بۆ ینی نینەوە و یەشێک لە ئەولەویاتی کارەکانی کە ئێستا بۆ نمونە بایەخدان بێ بەنینەوە بە حکمەوەی کە جەنابیشتان ئاماژەتان پێدایانی زەرمەندی یەکەم بۆ لەسەر دەستی شەڕی داعش ئەتوانین بڵین نینەوە جارێکی دیکە هێنێتەوە ینی کایی بایەخدانی حکوومەتی عێراقی و ڕۆڵی سەرۆکۆماریش یەشێکە بێت لە ڕۆڵە گرنگەکان لەم بوارەدا بەڵێ دیارە سێ سەرۆکایەتی هەن کە پێڵێن بڵێن پۆستی جێبەجێکار واتە تەنفیزی سەرۆکۆمار ڕۆڵێکی گرنگی هەیە لەم بوارەدا لە بواری تەنفیزیدا بەڵێ ئەوەی کە ئەمڕۆژ سەرۆک کۆمار بەڕێز دکتۆر لەتیف ئاماژەی پێکرد گوتی کە ئەوەی سڵاحیاتی خۆمە ئەمە هیچ جێبەجێ کراوە ئەوەی لە سڵاحیاتی منیش نەبی نەک لە سڵاحیاتی من کە بڵێن اختصاسی ئەو نەبێتن هەوڵ و تەقەلاک دەدەم کە بە زووترین کات ئەو داواکاریانەی خەڵکی مووسڵ جێبەجێ بکرێتن بە تایبەتی زۆر جەختی لە برانی مەسیحی کردەوە و برانی ئێزدی لەبەرەوەی زۆربەی زۆری ئاوارەکان کە نەگەڕانەوە لە کوردانی ئێزدی و لە برانی مەسیحی بڕێن لە هەرسێ نەتەوەکەی کلد و ئاشووری سیریان دڵنەوەی پێدان کە بە زووترین کات دەیانگەڕێنەوە بەڵام پێشی ڕاگەیاندن بە تایبەتیش بە برانی مەسیحی گوتی ئێمە لە عێراق هەمومان پێکەوە جوانین بە تایبەتیش لە شاری مووسڵ ینی برانی کریستیان لە مووسڵ
مێژوەکان دەگەڕێتەوە بە پێش مەسیح بە هەزاران ساڵ یانی توانم بڵێم لە ئیمراتۆرێتی کلد و ئاشور و تا دوای بگرە مەسیحی بڵێن کریستیانەکان بوونیان هەبووە لە مووسڵ داوای لێکردن کە لەگەڵ کەسایەتی ئاینەکانی کە هەوڵ بدەن زیاتر برانی مەسیحی کۆس نەکەن بۆ دەرەوەی وڵات ینی ڕێژەیان زۆر کەم بووە ینی بۆ نمونە ئێستا من ناحیەکە ئەڵێن ناحیە بەرتڵا پێش هاتنی داعش نزیکەی 5 تا 6,000 خانەوادەی مەسیحیتیا بوو باوەڕتان هەبێ ئێستا تاکو ئێستا باوەڕ ناکەم 100 بۆ 200 یدا بڵێن 250 خانەوادە نەگەڕاوتەوە و زۆر بەشیان کۆچیان کردو بۆ دەرەوەی وڵات ئەمەش کارە ساتە و هەروها بە نسبەت برانی کوردی SD ینی کوردی SD تەنها لە شنگال باسی دەکەم نەک لە شێخان و باشیک و لە شوێنەکانی تر لە شنگان ڕێژانە 5 ملیۆن تێپەر دەکاتن تا ئێستا دەتوانم بڵێم 15 بۆ 20 یان بۆ 25 گەڕاونەتەوە کەتر لە کەمپ و زۆربەی بەداخەوە زۆربەی گەنجەکانیشان ڕویان لە هەندەران کردووە ئەمانە هەمووی کارەساتن بە نسبەت شاری نینەوە بە نسبەت کوردیش بە نسبەت پێکاتەکانی تریش چونکە ئەمە کە شوێنی خۆت بەجێهێشت کەسانێک نەتەوەیەکی تر پێکاتەیەکی تر شوێنی تۆ دەگرێتەوە ئەمە شیکە لە بڵێن لە تێکدانی جوگرافیای منتەقە دیموگرافیای منتەقە بڵێ ئەمە کارەسات لەوەیدایە بەڵام بەڕێزیان لەگەڵ هەردوو پێکاتە جەختی لەوە کردەوە کە ڕێگری بکردن لە گەنجەکانیان چیتر ئاوارەی دەرەوەی وڵات نەبن و هەروەها دووبارە و سێبارەش پێگوتن بە زووترین کات هەموو داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. بەڵێ دەست خۆشکار غێز دێم و خزمەت جەناب بەڵێ بەڕێز ئەحمەد زەیدی ینی هەمومان نەزانین لە دوای کەوتنی ینی داعش و ئازادکردنی شاری مووسڵ لە ڕابردوو ینی وڵاتانی کۆمەک بەخش پێکێنراوە هاتنە سەرهێڵ بۆەوەی کە هاوکاری مووسڵ بکەن لە ئاوەدانکردنەوە و جارێککە نۆژەنکردنەوە شوێنانی کە زەرمەند بوون بەڵام بینیمان ئەو پرۆسێ زۆر بە سستی بەڕێوەچێ ئێستا دوایەوەی کە سەر کۆمار هاتە نینەوەوە کۆمەڵێک بەڵێنی داوە بۆی کە هاوکار و پشتیوانی خەڵکی مووسڵ بێ لەسەر جەم پێکاتە جیاوازەکان پێت وایە ئەمە پێگەی سەرک کۆمار هەم پێگەیشی نێودەوڵەتی و هەم لەسەر ئاستی عراقیش دەستوری هەیە ئەتوانێ ئەم پرۆسێ جارێکی دیکە ینی کارا بکاتەوە بێتە داینەمۆی زیاتری ئاوەدانکردنەوەی شاری مووسڵ. سەرەتا سوپاسی بە ڕێزغیا سورچی دەکەم لە ڕاستیدا من نەمزانی کە ئەو میوانی ئێوە دەبێت بۆ ئەم بەرنامەیە لە ڕاستیدا ئەو پیاوێک بووە کە ئاگاداری دۆسێ جیاوازەکانی پارێزگای مووسڵە و هاوکاری هەموو کەرتە ئەمنی جیاوازەکان بووە لە ناوبردن و بەگژاچوونەوەی داعش و هەروەها پێشکەشکردنی ئاسانکاری بۆ چونە دەرەوەی خێزان و هاوڵاتیانی مەدەنی لە ناو شاری مووسڵ و یارمەتیدانی ئەو کەسانی کە لە کامپەکانی ئاوارەیدا بوون سەبارەت بە پرسیارەکەشێت ئەمڕۆ سەردانەکەی سەر کۆمار بۆ مووسڵ سەردانەکە لە کاتێکی گونجاودا چونکە پێچەند ڕۆژێکە لێکێک لە کەناڵە ئاسمانیەکاندا یاخۆ لێکە لە کەناڵە ناوخۆیەکاندا پارێزگای مووسڵ دەرکەوت و باسی گەندەڵی دەکرد کە بڵاو بەتۆ لە شاری مووسڵدا کە باسی لە کۆمیشن دەکرد و باسی لەوە کرد کە یەکێک لەو حەزبانەی کە خاوەندە سەڵاتە لە پارێزگاکە یاری دەکات گەمە دەکات بە کاروبار و چارەنووسی شارەکە و پرۆژەکان دەدات بە کۆمەڵە کۆمپانیایەکی دیاریکراوە بۆی ئەگەر بێتە ناو پارێزگای مووسڵەوە دەبینێت زۆربەی ئەو ڕێکخراوانی کە لە ناو پارێزگای نینەوەدا کار دەکانە وا کار دەکەن وەک ئەوەی کە لە ژێر ڕووماڵی حەزبێکی سیاسی دیاریکراودا لە کاتێکدا ئەوان کە لە بواری مرۆییدا کار دەکەن و شارەکە ئەوەدان دەکەنەوانێ بە تایبەتی و فەرمەگانەی کە وێران کراون و تاڵان کراون لەلایەن ڕێکخراوی داعشەوە بۆیە ئەمڕۆ پارێزگاری مووسڵ دوای سەردانەکەی سەر کۆمار دەبینین دووبارە حسابەکان ڕێک دەخرێنەوانێ و کارتەکان ڕێک دەخرێنەوە و هەموو بەڕێوەبەرانی فەرماگەکان لە فیلتەر دەدرێن دوای پێکێنانی حکوومەت دووبارە ئەمڕۆ کۆمەڵە کەسایەتیەک هەڵبژێردران بۆ ئەوەی کە بتوانن ئەو دامەزراوە فەرماگانە بەڕێوە ببن هەمانیش باش دەزانن کە پامنێری کەناڵەکان و بەڕێوەبەری کەناڵەکانی دەزانن کە چەندە پار هاتۆتە ناو پارێزگای مووسڵەوە ئەمڕۆ کە
کاتێک کە سەرۆکۆمار هات بۆ مووسڵ و دوای ئەوەی کە لە قاعەکە چوێتە ڕەوانەوە زۆرێک لە بەڕێوەبەرانی فەرماگاکان باسی ئەوەیان دەکرد کە ئایا دەگۆڕدرێن دوای ئەم سەردانەیە، ئایا دۆسیەکانی گەندەڵی دووبارە دەکرێنەوە لە بەقا لەلایەن سەرۆک کۆمارەوە یاخود لەلایەن سەرۆک وەزیرانەوە یاخود سەرۆکایەتی پەرلەمانەوە بۆ دەنگدان بۆ لابردنیان و یاخود وەرگرتنی سەلاحیەتی فەرماگەکان بۆ نمونە زیاد لە 1 تریلیۆن دیناری عێراقی هەیە، بۆ نمونە 800 ملیۆن دیناری عێراقی هەن بلۆکراون و ئەوانە کۆمەڵە پارەی کێجگار زۆرن و ناتونەتە ناو دیوانی پارێزگای نینەوە و ناتونەتە ناو سندوقی حکوومەتی خۆجایی نینەوەوە. پێویستە دووبارە فەرماگەکان کاروبارەکانی ڕێک بخرێتەوە، چونکە ئەمڕۆ کۆمەڵە پرۆژەیەکەن کە دەستکراوە بە جێبەجێکردنیان و کە هەندێکیان پێویست نین. هەندێک پارێزگا هەندێک پرۆژە هەند لە ناو مووسڵدا کە بریتین لە قیتاوکردنی ڕێگاکان و هەروەها سەوزکردن و چاندنی دراخت لە جەزیرەی وەسەطی شەقامەکاندا معقول لە پارێزگایەک کە ژماری دانیشتوانی نزیکەی 5 ملیۆن بوو لە مرکزی لە سنتەری پارێزگاکەدا لە یەکێکە کارگەڕیەکاندا بڕە پارەیەک خەرج بکرێت کە نزیکەی زیاد لە تریلیۆنە دینارێک بێت دنیا بۆ سنتەری شارەکە ئەی قەزا ناحیەکان تۆ شنگال هەیە کە دنیاک نەهامەتی هەیە. بۆیە سەرۆک کۆمار داوای لە وەزیری کۆچ و کۆچبەران و هەروەها بەڕێوەبەری فەرماگەکان کرد کە دووبارە شنگال ئاوادان بکەنەوە، هەرچەندکە ڕێکخراوەکان کار دەکەنە، بەڵام هەندێک لە بەڕێوەبەرانی فەرماگەکان و ئەوانەی کە دەسەڵاتیان هەیەەوە بڕیاریان بەدەستە کۆمەڵە گروپێکی چەکدار هەن کە لە دەرەوەی یاسان و ئاجندای نەدەوڵەتی هەن ململانیا هەیە ڕێگرن. هەندێک لە کوردەکان بەتایبەتی ئێزیدێکەکەدایانە بگەڕن و بە شەنگەل بەتایبەتی دوای ئەم بڕیاری دوایی کە درا لەلایەن سەرۆک وەزیرانەوە لەلایەن بەڕێز محەممەد شاه سۆدانیەوە کە خانوەکان و زەویەکان تەملیک بکرێن. لە دوای ساڵ 1955 تا ئێستا ئەو شتە نەکراوەش بڕیارێکی دروست بوو و سەرۆکۆماریش دووبارەی کردەوە بەتایبەتی لەگەڵ کۆمەڵێک لە برایانی ئەزیدیە، هەرچەندە ئێزیدیەکان ڕوبەڕووی کارەساتی گەورە بوونەوە لە بەکۆیلەکردن و کوشتنی گەنجان و دەربەدەرکردن، بەڵام حکوومەتی مرکزی کۆمەڵێک هەوڵ و کۆشی هەیە و جەختیش کرایەوە لەسەر ئەو کۆشانە لەلایەن سەرۆک کۆمارەوە بکە ئێزیدیەکان بگەڕن و بە شوێنەکانی خوێن لە پێکاتەکانی تیش بەماشیەوە کە تو پێکاتی مەسیحیت هەیە، پێکاتەی عەرەبی و شیعە و سونەت هەیە وەک پۆلێنکردن نا، بەڵام ئەوە بۆ ئەوەی کە بیرۆکەیەک بکاتە هەمووان کە ئەم سەردانەی سەرۆک کۆمار سەردانێک بوو کە تێیدا بعد لە کۆمەڵە خاڵێکی جەوهەری کراکە لە بەرژەوەندی خەڵکی نینەوایە. شنگال پێویستە ژیان تێیدا ئاسایی ببێتەوانێەوە. ئێستا ئەگەر بێت و کامپەکانی هەرێمی کوردستاندا بخرێن و ئاوارەکان بگەڕێنەوە، کوشتتوکاڵ و بازرگانی دووبارە چالاک ببنەوە، ئەوە بەژارێکی گەورەی دەبێت، ڕۆڵێکی گەورەی دەبێت کە شارەکە ببۆشێتەوە. ئەمڕۆ باس لە کاری ڕێکخراوەکان دەکەن لە پارێزگەینەوەدا و دەبینین کار دەکەن، بەڵام ڕێکخراوەکان پێویستە حکوومەتی خۆجێیشە هاوکاریان بکات، چونکە پارەی هەیە، بەڵام ئەگەر ئیرادەیەکی ڕاستەقینەی هەبێت ئەوە ئەبێ بپرسین کە بودجەی شنگال بۆ کوێچێت. ئەمە پرسیارێکە بۆ پەرلەمانتاران. ئەو پارەی کە تەرخان کراوە بۆ قەزای شنگال، ئەو قەزایە کە نزیکەی 700,000 کەس تێیدا نیشتەجێیە، ئەو پارەیە چی لێت بۆ کوێ دەچێت؟ دەچلایەنێک سوود و پارەی وەردەگرێتکە بۆ ئەو شارە تەرخان کراوە، ئەو پارەی کە تەرخان کراوە بۆ شنگال بە کوێ دەچێت؟ لەبەرەوە داوا لە حکوومەتی خۆجێی و هەروەها داواش لە پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم و ئەمە ڕاستە خۆش قسە دەکەم، داوا لە پەرلەمانتاران دەکەم، هەروەها داوا لە حیزب سیاسیەکانی تریش دەکەمە ئەوانەی کە گوێریان هەیە بیان لە بەردەم کەناڵەکانی ڕاگەاندندا قسە بکەن و بڵێن پارەی شنگال بەکوێ دەچێت و کێ سوود لەو پارەیە وەردەگرێت. هەروەها داوا لە حکوومەتی مرکزیش دەکەین، داوا لە بەڕێ سەرۆک وەزیر محەممەد شاه سۆدانی دەکەن کە لە کۆڵینەوەیەک بکاتەوە بۆ دەرخستنی کە ئەو پارەیە بۆ کوێچێت لە ڕۆژی ئازادکردنەوە تاکو ئەمڕۆ کەس نییە باسیەوە بکات، چکە کەسێک نییە بڵێ بەغا پارەی نەناردووە و بەغدا پارەی نەناردووە بە پارێزگەینەوە، نەخێر پارە ئەنێرێت. هەروەها پارەشەیە کە تەرخانکراوە بۆ شنگال، بەڵام ئێمە تەنیا قیتاوکردنی شەقامەکانە بینین، ئەوەش بەس نییە، ئێمە دەمانەوێت ئاوارەکان بگەڕێنەوە.
ئەمڕۆ ئاوارە گەر بگەڕێتەوانە بۆ زیادی خۆیان لە قەزاکان لە شارکەکان و لە شنگال ئەوە ئاسایش دەبێ سەقامگیر دەبێت کەس نییە بڵێ کێشە لە نێوان ئێزیدی و برانی عەرەبدا هەیە چونکە ڕێکخراوی داعش نەرایەتی نەنێتەوە نە ئاین دەکات داعش لە مووسڵ تەقینەوەی ئەنجامدا گەنجانی کوشت و چەندین دادوەر چەندین پارێزەرمان کوشران و چەندین میدیاکە چەندین ژن چەندین فەرمانبەرمان هەن کە ڕێکخراوی داعش هەمیانی کوشتە چونکە هەندێک لایەن هەن سوورن لەسەر ئەوەی کە شنگالێک خۆی بمێنێتەوە ئایا تەنیا لەبارەی لە ڕووی مادیەوە دەنگ سوود وەردەگرن یا لە ڕووی مادیەوە سوود وەردەگرێنێ یا بۆ ئەوەی کە ڕێکخراوە جیانەکان بەردەوام بن لە هاوکاریکردنیان بە بیانی ئەوەی کە ئەوانە ئێزیدین و ڕوبەڕووی هامەتی زۆر بوونەتەوەنێ کەواتە ئەمڕۆ پێویستە سەرۆک وەزیرانە کە پێشتر بەڵێنیدا کە لە ماوەی 3 مانگدا قسە بکە لەگەڵ خەڵکدا و ئەدای وەزیرەکانی شەڵ بسەنگێنێت پێویستە لیژنەیەک پێ بکە هەندرێت لە وەزارەتی مافەکانی مرۆڤ لە وەزارەتی کۆچبەران لە وەزارەتی داد لە وەزارەتی مافی مرۆڤە هەروەها لە نووسنگەی سەرۆکۆمار و سەرۆکوەزیران و هەروەها سەرۆکاتی پەرلەمانە بۆ ئەوەی بزانن ئەو لایەنەی کێ کە ڕێگە نادات باوەڕەکان بگەڕنەوە بۆ شنگال باش شنگال دەکەین چونکە دۆسیەکی ئاڵۆز و پێکدا چووە ئەمڕۆ زۆرێک لە ڕێکخراوەکان کار دەکەن و بە کۆمەڵێک خول دەکەنەوە بۆ هۆشیارکردنی خەڵکە کاتێک کە تۆ کەسەکەم بۆ هۆشیار دەکەیت تۆ نابێ بیگەڕمەوە بۆ زیادی خۆی باشە بەڕێز ئەحمەد زەیدیم ئەگەر جۆ لە دەنگی منە بەڵێ من ئەمەوە پرسم ینی جەناب دامەژەت بە کۆمەڵی کێشە و گیرروگرفتی زۆر کرد کە ئێستا ینی لە خودی نینەوە و لە مووسڵدا هەیە کە ئەمە تا ڕادەیەک شاراوە بوون و ئاشکرا نەبوون بۆ عراقیەکان و بەرپرسانی باڵاش لە عراق بەڵام ینی خۆشبەختانە سەردانەکەی سەرۆکۆمار ئەمانە ئەخاتەوە بەرچاوی بەرپرسانی باڵاوە خودی خۆشی وەکو سەرۆکۆمار ینی چاودێریشی وردەبێ بەسەر ئەم دۆسیەوە ئەو وەزیرانەی کە هاوڕێ بوون لە سەردانەکەدا ڕاستبادەی سەرۆکۆمار بوو ئەو وەزیرانە چی بوو و ئەوان چیان پێ دەکرێت لەم ڕۆ نعم يعني كان رئيس الجمهورية جاد بكلامه لە قسەکانیدا زۆر جدی بوو و ڕێنمایی پێشکەش وەزیرەکان کرد هەروەها زۆر بەڕاشکاوانە قسەی کرد و وتیە هەر دۆسیەیە کە تەنان ئەگەر لە دەسەڵاتی سەرۆکۆماریشدا نەبێت و ئەوە دەتوانێت لەگەڵ سەرۆک وەزیران تا قسە بکات و ئەو وەزیرانەشی کە لەگەڵی دابوون و هاوڵیان کرد و ڕشکاوە قسەی لەگەڵدا کردن و وتی کۆتایی بۆ دۆسیانە دەهێنرێت و ئەو کێشانە چارەسەر دەکرێن و شەقامیش پێویستە ئاگادار بێت و هەروەها کۆمەڵک لێدوانیش هەبوو لەلایەن سەرۆکۆمارەوە و نووسنگەی میدیایی سەرۆکۆماریش هەبوو لە ڕێگەی پێگەکان سوشال میدیا قسەی کرد ڕایگەیاند کە ڕاستە ئەم سەردانە کۆتایەتەوە بەڵام ئەو دۆسیانە بەدۆداچوونیان بۆ دەکرێت چاودێریان بۆ دەکرێت بەتایبەت لەلایەن ڕاوێژکارانی سەرۆکۆمار و هەروەها لەلایەن سەرۆکوەزیرانیشەوە و یەکێک لە هاوڵەکانی سەرۆکۆمار کاتێک کە خۆم پرسیارم لێ کرد کە ئایا قسە دەکرێت لەگەڵ سەرۆکوەزیراندا پیاوەکە زۆر بەڕاشکاوە جوابی دامەوانێ و قسەی کرد و وتی شتەکە تەنیا پەیوەندی بەم سەردانەوە نییە و کارەکە تەنیا پەیوەندی بە سەردانەوە نابێت و بەڵکو قسە لەگەڵ ئەو وەزیرانش دەکەین کە هاوڵمان نەبوون و سەردانی شارەکەیان نەکردووە لەگەڵمان تا بۆیە نووسرا و ئاڕاستی ئەو وەزیرانە ئەو وەزارەتانە دەنێدرێت بۆیە کە ئاگادار بنە لەم نەهامەتیەکان و کێشەکان و گیر و گرفتەکانی خەڵکی نینەوە بۆ ئەوەی کە کاریان لەسەر بکەنەوە و پێم وت ئایا سەردانی ترتان دەبێت چونکە سەردانی سەرۆکۆمار ئەمڕۆ شوێن پەنجەیەکی بەجێ هێشت چونکە زیاد لە سیاسەتەیە یاخبەلانی کەمە دوو دەیە هیچ سەرۆک کۆمارێک سەردانی نینەوەی نەکردووە کە سەردانی کە ڕسمی بۆ شارەکە بۆی کە ئاگادار بێ لە نامەتەکانی شارەکە لە ساڵی 2010 یا 2007دا
سەر کۆمار سەردانێکی شارەکەی کرد کە دکتۆر بەرهام بوو کاتێک کە قاغەکە بەڵێ، یا کەشێک بەڵێ، زۆر باش. کۆمەڵێک هاوڵاتی گیانیان لە دەستا بۆی ئەمە یەکەم سەردانێک بوو بۆ ئەوەی کە ئاگادار بێت لە بەڵێ. نەهامەتەکانی خەڵکو و ئەو دەست خۆش بەڕێز ئەحمەد زەیدی دێمە خزمەت جەنابێت بەڵێ کاک غیازیانی بەڕێز ئەحمەد زەیدی ئاماژەی بۆ کۆمەڵێک ینی ژیرروگرفتی گەورە کرد کە لە موسڵاهەیەوە جەنابیشت بە حکمیەوەی کە لە نینەوایت ینی ئاگاداریە وەکو بەرپرسێکی باڵایەکێتی لەوێ ئەو گەندەڵیانە وە کۆتاییهێنان بە قۆرەخکاری لە شاری مووسڵ واروەها بە هەدەردانی ئەو هاوکاریانەی کە لەلایەن وڵاتانی کۆمەک بەخشەوە بۆ ئاودانکردنەوەی مووسڵ تەرخانەکرێ تا چەند یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت هاوکاری سەرک کۆمار بێ بووی کە سەرک کۆمار بتوانێت ئەم کێشانە کۆتا پێ بێنێت لەگەڵ سەرک وەزیران و ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕاستی. بەڵێ بەداخەوە ئێمە دەتوانم بڵێم وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتێک کە ئەنجومەنی پارێزگا لە ئارادا بوو پێشەوەی بڵێن هەڵوەشێتەوە ئێمە لە 2005ەوە بە بەردەوامی 3 بۆ 4 ئەندامان هەبوو لە ئەنجومەنی پارێزگا لە سەرەتادا لەگەڵ هەواڵانی حزبە کوردستانیەکان بە تایبەت لەگە پارتی چکە حزبەکانی تر هیچ پۆستێکیان نەبوو یان بڵێن کورسێکیان نەبوو لە ئەنجومەنی پارێزگا یەک لیز بوون بەڵام پاشەوە لێک جیابووینەوە لە پاش لێک جیابوونەوەکە ئێمە دەسەڵاتمان نەبوو لە مووسڵ لەبەرەوەی وەکو ئۆپۆزیسیۆن کارمان دەکرد خۆ دەمانویستیانی ئێمەش بەشدار بین لە ئیدارەکردنی مووسڵ بەڵام دیارە برانی پارتی لەگەڵ هەندێک لایەنی عربی مووسڵ وەکو بەڕێز وسامە و ئەتینی جێپی ئەوانە و بەرێکیان دروست کردو ئێمەیان پراوێز خستو ئێمەش وەکو ئۆپۆزیسیۆن کارمان کردووە دەتوانم بڵێم کە ئێمە دەسەڵاتمان نەبووە ینی هیچ پۆستێکمان نەبووە لە بڵێن هەر لە پۆستی بودی ناحیە بگرێت لە قایمەکان لە بەڕێوە بەرەگەشتیەکان لە هەموو ئاستەکان تەنها ئەندام پەرلەمانمان هەبووە بەڵام بێگومان ئێستا ئێمە گەڕانەوە نامووسڵ ئەمە بۆ مانجی چوارەم دەچی وەکو مەڵبەند پاش تەمان داگیرکردی مووسڵیان داعشەوە ئێستا پێگەیەکی باشمان هەیە دوو ئەندام پەرلەمانمان لە بەغدا هەیە و خۆشمان ئامادە کردووە بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای نینەوە بەڵێ بە هەموو شێوەیەک ئێمە دەست لەسەر هەموو برینەکان دەدەنێن و دەست لەسەر هەموو گەندەڵیەکانیش دادەنێن و ئاگاداریشی ورد و دریشتی گەندەڵ و گەندەڵکارانی لە پارێزگای نینەوە چاپۆشیش لە کەس ناکەین نەکە لەگە بەڕێز دکتۆر لەتیف کە سەر و کۆمارە لەگەڵ هەموو نوێنەرەکانمان لە بەغدا کەس وەزیر و بڵێن بریکاری وەزیر و جێگری وەزیر و بە هەموو نوێنەرەکانمان بەڵام دەمی شتێکی تر باز بکەم ئێمە وەکو ملەتی کورد ینی بڵێن دانیشتووی هەرێمی کوردستانیان بڵێن وەکو ملەتی کورد لە عێراق تاکو ئێستا ئێمە ئەهەمیەتی مووسڵ نازانین بەرامبەر هەرێمی کوردستان و بەڵام بەرامبەر نەتەوەکەمان گوتم مووسڵ دووەم پارێزگایە بەڵام مووسڵ کەوتۆتە نێوان ئەنی بڵێن سێ لای هەرێمی کوردستانە ینی کووردە و نزیکترین پارێزگا لە هەرێمی کوردستان مووسڵە و هەروەها مووسڵ دوورترین پارێزگا لە پارێزگاکانی تری عەرەبی کەواتە هەرێمی کوردستان دەتوانێت ئەگەر عیلاقات و یاری پەیوەندیەکانی لەگەڵ مووسڵ ئاسایی بکاتەوە لە هەموو ڕووبوارەکانەوە سوودمەند دەبن هەم خەڵکی مووسڵ هەم هەرێمی کوردستانیش بە تایبەتی هەردوو پارێزگای دهۆک و هەولێر کە هاوسون لەگە مووسڵ لە ڕووی کشت و کاڵی لە ڕووی ئاژەڵداری لە ڕووی زانستیەوە لە ڕووی بڵێن سیاحەتەوە ینی ئەو پەیوەندیانە بۆ ئاسایینین ینی کاڕاست دێ سادە بەڵێمە ئەم پەیوەندیانە بۆ ئاساینێردەم بەڕێستان بڵێم لەبەرەوەی مەساڵحی چەند حزبێکی سیاسی لە ئاسایی بوونەوە و ئاشتەوایی خەڵکی مووسڵ و هەرێمی کوردستان دانیە و هەروەها ئەمڕۆ پەیامێکیشیدا بەڕێز دکتۆر لەتیف جەمال ڕەشید گوتی ینی باشترین دەتوانم بڵێم لەسەر ئاستی نەکە عێراق لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەش زانکۆی مووسڵ و هەرواشە ڕاستە لەسەر ئاستی عێراق بە پلەی دووەم داهات پاش زانکۆی بەغدا بەڵام هەموو دەرچوانی شاری بڵێن دەرچوانی زانکۆی مووسڵ لە دێر زەمانەوە ئاستی زانستیان باشتر وە لە هەموو زانکۆەکانی تر تاکو ئێستاش بگرە گوتی دەمەوێت ئەم زانکۆیانە و بڵێن ئاستی زانستی لەم زانکۆیە وەکو خۆی بمنێتەوە احتیفاز پارێزاری لە سومعی خۆی بکاتن بەڕاستی ینی ئێمە دەبین ساڵانە بە بڵێن بە ملیار یان بڵێن بە ملیۆن دۆلار سەرف ئەکرێ خەڵک ئەنێرین بۆ دەوڵەتانی دەوروبەری خۆمان بۆ بەدەستهێنانی بڕوانامەی ماجستێر و دکتۆرا و بگرە تا دوایی بەڵام خۆ ئەگەر بێ حقیقەت ئەو
ئاستی زانستیە کە لە مووسڵ هەیە باوەڕ هەبی لە هیچ دەوڵەتێکی ئەقلیمی و دەوڵەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستانیش نییە. من مەقسەدم لەوەیە کە مووسڵ گرنگی هەیە. دووەم تاکو ئێستا هەموو ململانەیە حزبیەکانی کوردستان بە حزبەکەی خۆشمەوە هەر باسی کەرکووک دەکەن. خۆمە شتێکی ئاساییە کەرکووکیش بەشێکە لە کوردستان، بەڵام سیر کە لە ڕێژەی دەنگدان و کورسی لە بەغدا کەرکووک بە هەموو حزبە کوردستانیەکانەوە 6 کورسی هێناوە بۆ بەغدا. مووسڵ ئێمە لەگەر پارتی ئێمە دوو کورسی ئەوانیش نوێنینەوە 11 کورسی، دوو کورسی تریش کە لە کۆتەکانی بەرانی کوردی ئێزدی و شەبەکرد ئەوان شەرکوور حسابن، ینی ئەوە 12 ببوورە 13 کورسی لە بەغا کوردەواتە یەک لە سەرسەی شاری مووسڵ کووردە. بەڵام تاکو ئێستا هیچ ئەهمیەتێک و هیچ بڵێن پاڵپشتیەک ولا هیچ هەم لە حکوومەتی هەرێمەوە و هەم بەگشتی لە هەرێم لە خەلکی کوردستانەوە ئەمە ڕاچاو ناکەن، ینی بەڕاستی ئەمەش کارە ساتێکە. تۆ ئەم ڕێژێت هەبی، ینی لە مووسڵ ئەو ڕێژەیە کوردت هەبی، خۆ تو هەر خەڵکی مووسڵ پراوێز نەکراوە، کوردەکە زیاتر پراوێز کراوە. ئێستا خەڵکەکە برانی عەرەب گەڕاونەتەوە تا ڕادەیەک، برانی مەسیحی تا ڕادێگەڕان باوەڕت هەبی کوردەکە توان بڵێم 100 دەشی نەگەڕاوەوە، هەمووی لە پارێزگای هەولێر و دهۆکە و لە سلێمانیە و لە دەوروبەری مووسڵە و لە قەزا و ناحیەکانی ترە. ینی ئەمەش کارە ساتێکە ئەبێ ئەم بارە قورسە هەموو نێخێنە سەر ملی بەڕێز دکتۆر لەتیف جەمال ڕەشید، ئەبێ هەرێمی کوردستانیش بەو ئەرکە هەڵستێتن، ئەبێ هەرێمی کوردستانیش باش سەیری مووسڵ بکاتن، چونکە مووسڵ ئەمڕۆ بوویتە گۆڕەپخانی ململانەی نێودەوڵەتیش بەڕاستی. تورکیا نفوزی خۆی هەیە، دەوڵەتانی خەلیج بە هەمان شێوە، ئێران بە هەمان شێوە. بەڵام ئەگەر ئێمە واز لە مووسڵ بێنین وەکو هەرێمی کوردستان، بەڵام ڕوومان لە پارێزگاشی تر بێ هەمووشمان هەر ئەم پارێزگانە کوردستانی نەخۆشیێکی ئاساییە، بەڵام ئەمەش ئیهمالکردنی بەشێکی کوردستانە. لە مووسڵ 16 یەکەی ئیداری واتە 16 ناحیە و قەزا 100 کووردە، خەڵکی من نیناوەن، ینی تۆ پێت ناکرێت تۆ ئەمانە کو پراوێز دەکرێت باوەڕت هەبی تا ئێستا یەک لە سەر 6 نەگەڕایتەوە. ینی بۆ نمونەت بۆ دێنم ئێستا بە مەخمورە دەتوانم بڵێم 120 مەخمور، یان بڵێن بە مبالغە نەکەی 135 نەگەڕاتەوە لە خەڵکی مەخمور لە گوند و دێهات بەڵێ مەخمور 4 ناحیە 5 ناحیە، شنگار قەزای شنگار 3 ناحیەیە، زۆر شوێنی تر، ینی قەزا و ناحیەکان نەگەڕاونەتەوە لە دەشتی نوێناوە هەمووی کوردن ئەمانە. ئەمە کێشەی زۆر گەورەیە، ئەبێ هەرێمی کوردستانیش بەم ئەرکە هەڵستێت. تەنها دکتۆر جەمال ڕەشید ناتوانێت ئەم هەموو بارە قورسە دکتۆر لەتیف جەمال ڕەشید ئەم بارە قورسە هەڵبگرێتن. بەڕاستیش دووبارەی دەڵێمەوە بەڵێ ئێمە وەکو مەڵبەندی نیناوە، ئێمە وەکو یەکێتیەکانی مووسڵ چاوپۆشی لە هیچ گەندەڵ و گەندەڵ کارێک ناکەین، بەڵام وەکو ئێستا سەرەتای نوژەنکردنەوەی و سەرەتایە حکوومەتەکەی بڵێن پێشووتر حکوومەتێکی کاتی بوو، ئەم حکوومەتە تا ئێستا شوێن پێخۆی قایم نەکردووە، بەڵام لەمە دووە ئێمەش ئەبێ ڕۆڵمان هەبێ و هەمانش ناڵم نیمانە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئەمنیەوە، بەڵام لە ڕووی ئیداریەوە کە گوتم بڵێ ئێمەیان بە ئیرادەی خۆمان نەبوو، دیارە بە فیتی دەوڵەتانی تر بوو وەکو یەکێتی بەشداری لە ئیدارەی مووسڵ. ئەمە وەکو دوا پرسیاریش لە جەنابتی بکەم کاغێ زیانی بەهۆی بایەغدانەکانی بەڕێز سەرۆکۆماری عێراق دکتۆر لەتیف ئەتوانین بڵین پێگەی مووسڵ لە هەموو ئاستەکانەوە ئەگەڕێتەوە، ینی ئاستی خۆی و پێشکەوتنێک بەخۆیەوە دەبینێت، بەڵام بە کورتی وەڵام بیتەوە سوپاسە. بەڵێ بێگومان من گەشتبینم ئەو گەشتەیان ئەو بڵێن سەردانەی ئەمڕۆ کردی ئەوها بە ڕاشکاوانە و هەموو پێکاتەکان راپۆرت و داواکاری و ویستی خۆیان پێشکەش کرد بە سنگێکی فراوان وەریگرت، زۆر بە جددیش هاتە ناو خەڵکەکە بگرە لەسەر ئاستی نزمیش لیقای کردووە لەگە خەڵک. بەڵێ من گەشتبینم چونکە جەنابیشیان خۆ پێشتریش تەجروبەی هەبووە، وەزیر وە لە عێراق و وەزیرێکی سەرکەوتوو پاک و خاوێن بووە و هیوادارم ئێمەش هەموو پێکاتەکانی مووسڵ هاوکاری بەڕێزیان بین بۆ نەهێشتنی گەندەڵی دووبارە نوژەنکردنەوە ئاوەدانکردنەوەی پارێزگای نیناو سەرتەری شاری مووسڵ بە قەزا و ناحیەکانیشەوە.
دەستخۆش بڵێ بەڕێز ئەحمەد زەیدی جەناب دۆکو چاودێرێکی سیاسی کە لە مووسڵاژی و دڵنیامانی لە دوای ئەم سەردانی سەرە کۆمار بەڕێز دکتۆر لەتیف بۆ شارەکەتان ینی چاودێریشی ورترەبی بەسەر بە دوواداچوونەکانت بۆ هەم مەسلەی گەندەڵی هەم کۆتاییێنان بۆ قۆرەخکاریە ئێوە توانن چۆن هاوکار بن بۆ زیاتر پێشخستنی کارەکانی سەرە کۆمار و هەوڵەکانی بۆ ئاوەدانکردنەوەی زیاتری نینەوە ئەم وەکو دوا پرسیار بۆ جەناب. بەڵێ پێش ئەوەی کە من قسە بکەم پامنێری کورسات 24 سعات لە ناو پارێزگای نینەوە کار دەکات و بۆ گواستنەوەی نەهامەتی و ئەو گەندەڵیەوەی کە لە پارێزگای نینەوە بڵاو بۆتەوە. سەردانەکەی سەرۆک کۆمار بۆ نینەوە سەرەتای کاروانەکەیە یا خۆت دەستنیشانکردنی ئەو هەنگاوانەیە کە پێویست ئەنجام بدرێنە و نەکرد ئەحمەد زەیدیان کەسێکتر بەڵکو هەموو هاوڵاتیەکی ئاسایی لە ڕێگەی پێگەکانی سوسیال میدیاوە دەتوانن زۆر بەڕاشکاوی دۆسیەکانی گەندەڵی دەستنیشانکەن و ئاشکرا بکەن لە ناو پارێزگای نینەوەدا خۆ ئەگەر چاودێری بکەین و وەرببینەوە ئەتوانین مەزەندەیە بکەین بۆ پرۆژانی کە لە ناو پارێزگاکە تا هەیە و پێویستمان پێێتی و هەروەها نووسنگەی سەرۆک کۆمار و هەروەها نووسنگەی میدیایی سەرۆک کۆمار کە فەرمانێک دەرچوو یەخڕمایك دەرچوو بە پێکێنانی لیژنەیەک لە وەزارەتە جیاوازەکانەوە بۆ بە دەرچوونی دۆسیەکان و بە بەشداری هەروەها پەرلەمانتارانی عێراق بۆ تاوتوێکردن و بە کارکردن بۆ دەستنیشانکردن و ئاشکراکردنی دۆسیەکانی گەندەڵی و کۆتایی پێهێنان و پرۆژەکان ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئیحالە دەکرێن ئەوەش شتێکی ڕاست نییە شتێکی دروست نییە بۆ نمونە لە یەکێک لە گرێبەستەکانی گەندەڵی لە شارەوانی مۆسڵ پرۆژێک دەداتە یەکێک لە کۆمپانیاک لە هەرێمی کوردستان کە بڕەکەی یاخود بەهاکەی 10 ملیۆن دۆلارە ئەو کۆمپانیایەکە لە هەرێمی کوردستانە کە سەر بە یەکێک لە حیزب دەسەڵاتدارەکانە دەچێت تەنکەر دەهێنێت کە نزیکەی 70 تەنکیە دەهێنێ بە فەرمانگای ئەو خۆی دەبوو ئەو تانکیانە ئەڵمانی بین کەچی دەبینێت تەنکەکان تورکین و مواسەفاتەکانیشی هەوشەی مواسەفاتانین کە لە گرێبەستەکەدا نین کەچی دەبینی شارەوانی وەریگرتوون و هەروە فشاری دەخرێتە سەر ئەندازیارەکان ئەندازیارانی مقیم و فەرمانبەران و ناچارکردنی لەلایەن کەسانی سیاسیەوە کە ئەو تەنکیانە یاخود ئەو حەوزانە وەربگرن لە بەڵێندەرەکە و بەکاریان پێێنن و هەروەمان کەسیشە یاخود ئەو کەسە یاخود ئەو بەڵێندەرە نزیکەی سێ کۆمپانیای هێدەوە کۆمپانیانش بەناو یەک کەس تۆمار کراونم دەچێت ئۆتۆمبیل دەکرێت بۆ لیژنەی ئاوادانکردنەوەی مۆسڵ کە برای سەرۆک وەزیرانی پێشووتر سەرۆکاری دەکرد برای کەنای سەباح شەتەتە برای مستەفا کاظمیە ئەو لیژنەیە نادەستوریە نایاساییە کە دەچێت ئامێرەکان دەبین دەکات بە پرۆژەکان و ئۆتۆمبیلی نوێ و هەروەها 4x4 دابین دەکات بە بڕپاری گەشتگار زۆر ئەوەشی ئەو گەندەڵەیە هی 1-2 ڕۆژ نییە بەڵکوی هی حکوومەتەکانی پێشووتریشە تا ئەسەماوەتەوە بەڵام سەردانەکەی ئەمڕۆی سەرۆک کۆمار وای کرد کە بەڕێبەری فەرمانگەکان ترسیان لێ بنیشێت گەر ئەو دۆسیانە بکرێنەوە جایتر سەر بە حیزب دەسەڵاتدارەکانی مۆسڵ بن یا کە هەولێر بن یا ئەنبار بوون ئایا پشتیوانی لەو بڕێبەرانە دەکەن کە ئەو گەندەڵێنیان کردووە بۆ نمونە فەرمانگەیەکمان هەیە کە بۆ نمونە شارەوانی مۆسڵ معمەلێکی قیری هەیە ئەو معمەلە لە کارکردن ڕاگیراوە لەلایەن کەسێکی دەسەڵاتدارەوە کە خەڵکی ئەنبارە چووە سێ کارگەی تری بەرهەمێنانی قیری هێناوە یەکێکیان لەسەر ڕێگای مووسڵ بەغداد یەکێکیان لەسەر ڕێگای مووسڵ بادوو شەوی تریشان لەسەر ڕێگای مووسڵ دهۆکە ئەو کارگانە قیر بەرهەم دەهێنێت بۆ بەڵێندەرانە باش ئەمڕۆ هاوڵاتی پرسیار دەکات یەکێک لە فەرمانبەران هەروە یەکێک لە ئەندازیاریان ئەندێک لە ئەندازیارەکانیشە ڕشکاوانە لەگەڵ من قسەی کرد وتی من ناتوانم باشکرا قسە بکەم چکە ڕەنگە تووشی ڕاوەدونان بم کارەکەم لە دەست بدەم و باسی ئەویان کرد کە ئەو کارگەی کە لە مووسڵ هەبووە کارەکانی کۆتایی پێهاتۆ ڕاگیراوەوە بەڵام ئەمڕۆ بۆی ئەوەی کە هاوڵاتیان هاتبوون داواکاری زۆریان پێشکە سەرۆک کۆمار کرد و ئەمڕۆ هاوڵاتی لە کاتی سەردانەکەدا هیوایەکیان بۆ گەڕایەوە چکە پێشبینی نەدەکرا کە بچێتە بەردەم سەرۆک
کۆمار و داوایەکی پێشکەش بکات داوایە کە پێشتر نەیتوانی و بگەێنێتە دەستی سادەترین فەرمانبەر بەڵام ئەمڕۆ سەرۆکۆمەرتوانی داواکاریەکان لە خەڵکی وەربگرێت و وەڕێنمایی ئاراستەی نووسنگی سەرۆکایەتی کۆمار کرد بۆەوەی کە بەدەداچوونیان هەبێت و بۆ داواکاریەکان و بۆ پرۆژەکان و کێشەکان و بەلایانی کە بە لەماوەی 48 سەعاتدا وەڵام بدرێتەوە. ئەمڕۆ هەلی ئەومان بۆ ڕقسەکە لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکە ئێوە قسە بکەم و بڵێم کە سەرۆکۆمار هاتووە و دەبێت ئەو دۆسی گەندەڵیانە بکرێتەوە ئەو پارانەی کاتونەتە ناو پارگا چەندێک بووە پێویستە لەگەڵ وەزارەتی پلاندانان و دارایی قسە بکرێت و پێویستە لە ڕێگەی لیژنەی نەزەهاتی پەرلەمانیەوە ئەو دۆسیانە بکرێنەوە پێویستە پەرلەمانتاران کە نەرەتی ئەو شارە دەکەن جوڵە بکەن و کار بکەن و کۆمەڵە حەزبێکەن دەسەڵاتدارن بۆ نمونە لە وەزارەتی دادەوە پێویستە بێت لێکۆڵینەوە بکات لەسەر ئەو خانوبەرانەی کە بەڕێوەبەری فەرمانگەکان هەیەە پێشتر ئەوان نیان دەتوانی خانوویەکی 100 مەتری بکڕن بەڵام ئێستا لە منطقەی جۆسەق خانوویەکی نزیکەی 600 مەترە لەم ناوچەی جۆسەق 1 مەتری زەوی لەوێ زیاد 4-5 میلیۆن دینارە کەواتە ئەو بەڕێزان ئەو پارانیان لەکوێ بوو ئایا بە شێوەیەکی شەرعی بەدەستیان هێناوە یا بە شێوەیەکی ناشەرعیە لە ڕێگەی کۆمیشنەوە لە ڕێگەی بەڵندەرایەتیەوە یا بۆ جێبەجێکردن و ڕێگەدانە بە جێبەجێکردنی کاری ئەوەش بەهۆی نەبوونی چاودێریەوە بۆ لەلایەن پەرلەمانتار و نەرانی پارێزگاکە لە پەرلەمان و هەروەها ئەنجومەنی پارێزگاشە بوو کە قسە کرا لەسەری بەڵام ئەمڕۆ چاودێریکی ڕاستەقینە نییە لەسەر کارەکان نە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە و هەروەها نە لەلایەن حکوومەتی مرکزیەوە ئەمڕۆ گەندەڵی بە شێوەیەکی ئێجگار زۆر ڕێکی تاکوتەوە ناو پارێزگای بەڵێ کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایە چێ بەڕێز ئەحمەد زەیدی زۆر سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت سوپاس بۆ بەشداریکردنت وەکو چاودێری سیاسی لە بەرنامەی پانۆراما سوپاس بۆ کاغای سوورچی و تەبێژی مەڵبەندی نینەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە هەولێر جەنابیشیان لەگەڵمان بوون بەڵێ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە تام ساتە بینەرمان بوون خواتان لەگەڵ